خۆی ئەو کێشانەی دونێ باس کرا زیاتر کێشێکی گرفتی هاتوچۆی با بڵێم دەرەوە سنووری شارەوانەکان بوواتە نێوان شارەکان بوو کە ئەوە سەر بە زیاتر وەزارە ئاوەدانکردنەوەیە زۆر باسی کێشەکان کرا هۆی قەیرانی داراییەکان و ئەوە بوو بەڵام هەر وەک سەرۆکێکە ئیدارەکان ئامادەی کۆبوونەوەکە بوون و پێشنیاریان کردکەوە بودجێ سولفەی بەردەستی بەڕێوەبەرایەتی ئاوەدانکردنەوەی شارەکان زیاد بکرێ خود وەکو پێشانی لێ بکرێتەوە لە بەرەوەی لە بەر قەیراندارا زۆر کەم کرابەوە ئیتر کە سولفەی بەردەستیان زیادی کرد بە تەکید دەتوان سییانەکان بەردەوامی پێ بدەن هەر وەک ئێمە شارەوانی داهاتی شارەوانەکان کە لە بڕیارێکی 2016 لە ئەنجومەن نوزان بڕیاری پێدەرکرا بەپێ ئەو داهاتی بەردەستی شارەوانەکان توانیان بەردەوامی بەچاکردنەوەی شەقامەکانی ناو شارەکان بدەن بەڵام ئەگەر دەبینین ناهاو سەنجێک کە بیمێ مابینی سنتەری شارەکان بەهۆی لە ناو سنتەری شارەکان لەوانێت داهات باشتر بی زەویەکان بەهای زیاترە بەڵام دەورا پشتەکانی دەورا پشتی شارەکان و بابلم قەزاو ناحیەکان لەوانەیە داهاتیان کەم بێ ئەمانیش چارە سەرچیان بۆ بکرێ بۆ ئەوەی ئەوانش ناو سنتەری سنووری شارەوانەکانیان بەردەوام پێ بدەن ئەمان ژوانێ سولفەچیان بۆ زیاد بکرێ یاخود داهاتەکان بە شێوازێکی تر دابش بکرێتن لە بۆی سوودمەند بن ئەوانش لە خزمەتگوزاری جێبەجێکردنی خزمەتگوزاریەکان.